خۆشەویستان سڵاتان لێ بێم کاتتان باش. ئەمڕۆ من لە یەکێک لە گوندە جوانەکانی کوردستانم لە گوندی یەڵانقۆزم لەگەڵ ئەم قوتابیە خۆشەویستانە و مامۆستا و بەڕێوەبەرە بەڕێزەکەیان گەشتێکەکەین بۆ سەر شاخ. لەم گەشتەیە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر هەیە کە فێری ئەم خوێندکارە ئازیزانەیەکەن، بۆیە ئێوە و ئێمەش بەیەکەوە گەشتێکەکەین بۆ سەر شاخ. ئێستا لەگەڵ ئەم قوتابی ئازیزانەیەم. ئێوە ئامادەن پێکەوە بڕۆین؟ کاتە با بڕۆین. زۆر باشە بگومان هەمیشە و بە بەردەوام ڕەنگە زۆر کاتۆ ئەگە لە تەمەنێکی مناڵێ و کۆمەڵێک بابەت هەبێت کە فێری مناڵە بەڕێزەکان فێری خوێندکارەکانی بکەیت زۆر باشترە بێت، بۆیە لەگەڵمانە بن. کەتا ئاگەینە سەر شاخەکە کەمە قسە لەسەر ئەم مناڵە ئازیزانە بکەم با بزانم ئەمان یەکەم جاریانە بڕۆم پێشتر چوون هەستیان چۆنە، با لەگەڵم کچە جوانەیە قسە بکەم. بەیانی باش تۆش باش پێم بڵێ هەستە چۆنە کە ئاوا لەگەڵ بەڕێوەبەر و مامۆستاکان و هاوڕێکان تاچی بۆ سەر شاخ و کۆمەڵێک چالاکی باش ئەنجامەی؟ بەزانم دڵم پێخەوشەدا یەکەم جارتە بێ بۆ سەر ئەم شاخ و ئاوە چالاکی بکەم پێشتریش چووی؟ پێشتر چووم یەک جار. باشە فێریشتی باش بووی لەوێ؟ بڵێ باش. با لەگەڵ ئەم هەروەرە لای منەوە بەیانی و باش بیایی تۆش باش. یەکەم جارتە ئاوا بێ بۆ سەر شاخ و لێ چالاکی ئەنجام بی؟ نەخێر. پێشتریش چووی یانی؟ باڵێ. چیتان کردووە لە سەر شاخەکە؟ ئەو جارێکی لەگەڵ مامۆستاکانە خۆمان لە قوتابیەکانە چوین ئەیکی خۆمان خواردنی خۆمان هێنا بوو لەوێ خواردمان. زۆر باشە دەکاتە ئەمڕۆژ کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆرمان هەیە کە لەم چالاکیانەیە ئەم قوتابیە خۆشەویستانە فێری کۆمەڵێک بابەتی زۆر جوانەکرێن، بۆیە لەگەڵ ما بن تا کۆتاییان بڕگەیە. مامۆستا زۆرمان ماوە بگەین؟ زۆر باشە کەواتە پێ قسەکانی مامۆستاکاش بێ زۆرمان نەماوە بووی کە بگەینە لای شاخەکە و ئەم قوتابی ئازیزانە چالاکیەکانیان ئەنجام بن و ئێوەش لەگەڵمانە بن.
خۆشەویستان ئێستا گەیشتوونەتە سەر شاخەکە ئەوە مامۆستا بەڕێزەکان و قوتابی عزیزەکان سەرقاڵی خۆ ئامادەکردن بۆ پێشکەشکردنی چالاکیەکان منیش لێرە لایەم ئاگرەوە وەستاوم چایەکیان لەسەردار لێناوە بۆنێکی زۆر تایبەت بۆنێکی زۆر خۆشیە بێ ئەو ناخۆش تامیشی بۆ شێوازێ اینجا لەگەڵ ئەوە شادوو مەنجەڵە بینم لەگەڵ خۆیان ناهێناویانە بۆ ئەوی کە قوتابیەکان دواتر چالاکیەکانیان کرد نانێکی باشیش بخۆن و هیلاک نەبن و ماندووبوونیان بڕێتەوە اینجا لەگەڵ ما بەمزام مەنجەڵانە چیتیایەتیان هێناوە ئەمە یاپراقی سڵقەگەر هاوکارم توانە پیشانی بە زای ئەمەی تریان ئەوەش یاپراقیان لەگەڵ خۆیان ناهێناوە بۆ ئەوی دواتر کە ئەو خوێندکارە ئەزیزانە تەواوی چالاکیەکانیان ئەنجامە لێرە نانێکی تێر و پڕ بخۆن و اینجا دواتر بگەڕێنەوە بۆ قوتابخانەکان و دواتریش بۆ ماڵەوە. لە ئێستاە قوتابە خۆشەویستەکان دابەش بووم بەسەر چەند گروپێکەوە کار گروپیان و چالاکیکی جۆرا و جۆریان هەیە ئەمەی کە ئێستا نەچم بۆ لایەن سەرقاڵی یاریە کوردەوارەکانن ئەنجامی ئێن کەواتە یەکێک لە چالاکیەکانی ئەم گەشتە شاخەوانیە ئاگاشم نەخۆم بێنەکەوم ئەوەیە کە زیندووکردنەوەی یاریە کوردەوارەکانە با بزانین بۆچی ویستویانە یاریە کوردەوارەکان دووبارە پێشکەش بە ئەم خوێندکارە ئەزیزانە بکەنەوە بۆم بابەتە لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزایە گفتوگۆکەم مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتە و باش ئەمێ تۆ باسی گرنگی ئەم چالاکیەمان بۆ بکەی بەتایبەت بۆچی ویستان لەم شاخەیە لەم سروشتە جوانە ئەم یاریە کوردەواریانە پێشکەش بە مناڵانە بەهۆی سەرقاڵبوونی خوێندکاران بە تەکنۆلۆژیا و بابەتی مۆبایل و ئایپادەوانێ ویستمان خوێندکاران سەرقاڵی زیندووکردنەوەی یاریە کوردەوارەکان بکەین بەهۆی ئەوەی کە یاریە کوردەوارەکان جۆرێک لە دەستجوڵاندن و مێشکی تایە تاوای قوتابیان چۆنەڵی هەموو جەستیان چالاک بێت چونکە لە بەکارهێنانی مۆبایل و ئایپادە تەنها مێشکی شەکانی ئەوە نیە بڵین هیچ چالاکێکی جەستی تابێ ئەمەش ئەوە کە قوتابی لە خوێندنەوە لە قسەکردنی زۆر بەردەوام نەبێت بۆی ئەوە کە حەزمان کردووە یاریە کوردەوارەکان زیندوو بکەینەوەنێ زۆر باشە بۆی بە دووریش من لە ئەم ئامێرە زیرەکانە و مۆبایل و ئایپاد و ئەم بابەتانەوە نیە بێگومان زۆر باشە کەوتنەوەی لەوانە زیاتر زۆر باشە دەستە خۆش بە مامۆستاگیان سواز بۆ تۆ جامێ کەمە قسە لەگەڵ ئەم قوتابی خۆشەویستانە شابکەم سڵاوتان لێبێ کامتان براون تا ئێستا کامتان براون کامتان زۆر باش وڵای منە باشتر بوو تۆ باش ئەی تۆ مێڵا منیش باشم ئەی تۆ من باش زۆر باش نین باشە تا چەند هەستان لە ئەنجامدانی ئەم یاریانەیە تا چەند لە دوای شابۆن منە کارۆنە ماڵەوە لەگەڵ هاوڕێکانتانە لە بری ئەوەی کە بە مۆبایل و ئایپاد و ئەم بابەتانەوە سەرقاڵ بن خەریک یاری هەڵماقۆ بکەن هەڵماقۆ یاریکی کچانەی زۆر خۆشیشە زۆر خۆشە ئەرەڵان زۆر خۆشە ماڵگە هاوڕەکان مایکە وەڵام منیش لەگەڵ هاوڕەکان مایکم منیش لەگەڵ هاوڕەکانمانێکە زۆر باشە دەی دەستان خۆش بە سەرقاڵی یاریەکانتان بن ئەم دوو کوڕە جوانەش لێرە خەریکی ئەنجامیانی یاری سێڕسکێنن باکە مەقسە لەگەڵ ئەوانی شابکەم بزانم کامیان براون چۆنن باشین من تۆ براوەیان ئەی خۆ تۆ یاری ناکی چۆن براوی یاری یەکەم جاری وە ئافرین مۆبایل بەکارهێنیان حەزی لە یاری سێڕسکێنن جاری وە مۆبایلیش کامیان زۆرتر جاری وە هەموویان تەلەڤیزۆنەکەش ئیتر لە مودووە زۆر ئایپاد مەکە زۆر مۆبایل مەکە زۆر سەری شاشەی تیڤەکان مەکە بخۆ خەریکی ئەم یاریانە بەخۆشترە باشە باش ئافرین بۆی هەمیشە ئاوە براوەبی باش ئافرین اینجا پێم بڵێ ئێوە کامتان براون ئافرین زوزۆم یاریاتی بەڵێ باش تا چەند دڵخۆشی لە کاتێک کاکەی بۆ ئەم سروشتە جوانە لێرە سەرقاڵی ئەم یاریانە بی وەڵا زۆر خۆشە ئەی تۆ چی هەیە لەسەر یاری سێڕسکێن وەڵا زۆر خۆشە چۆن فێر بووی وەڵای تر لە مناڵیەوە فێر بوو ئێوە بە خۆتان سەرقاڵی یاریەکەتان بن منیش لەگەڵ ئێوە بەردەوامە بم گروپەکانی ترمان هەیە چالاکی تر ئەنجامێن بۆی بەیەکەوە بابڕۆین
ئەوە سەرەکەین بەسەر شاخەکەیە لە ئێرەوە کۆمەڵێک مناڵی تر هەن کۆمەڵە خوێندکاری ئازیزی تر هەن سەرقاڵی ئەنجامدانی چالاکی ترن با بڕۆم بۆ لایەن بزانم چ چالاکیەک ئەنجامێن ئێستا وەکو پێشتیش باسم لێوە کرد قوتابی خۆشەویستەکان خوێندکارە خۆشەویستەکان دابەش بوون بەسەر چەند گروپێکەوە و هەر گروپیان و بە شێوازێک بە چالاکیەک لەم کەشە جوانەیە لەم سروشتە جوانەیە بەشداریان پێکرێت لە چالاکیەکانە. ئەم خوێندکارە ئەزیزانە لێرە وەستاوم زان بۆ وەستاوم چۆنن؟ بۆ وەستاون چاوەڕێی چین؟ وڵا چاوەی چالاکیەکانی. باشە ئێوە بە چ چالاکیەک بەشداریەکەن؟ لە وەرزش و سیاسکێن و هەڵماقۆ ئەمدانە. زۆر باشە مامۆستا بانگمانەکەڵێ وەرنە سەرە وەرن با بەیەکەوە بڕۆین باشە؟ وەرەندەی ئاگاتان لە خۆتان بێ ئینجا با بڕۆین. ئەوە بەڕێوبەرەکەیان و مامۆستا بەڕێزەکان سەرقاڵی ئامادەکاری تاون بۆ ئەنجامدانی چالاکیەکان لێرە چالاکی جۆرا و جۆرە بینم لێرە کۆمەڵێک بابەت هەیە ئامادەیان کردووە بۆ ئەوەی کە خوێندکارە خۆشەویستەکان بەشداری پێ بکرێن لەم چالاکیانەیە بۆ ئەوەی کە ورتر لەسەر چالاکیەکان قسە بکەین و زانیاری وەرگین بزانین مەبەست چیە لە ئەنجامدانی ئەم چالاکیانە لەم سروشتە جوانەیە لەگەڵ بەڕێوبەری قوتابخانەی یەڵانقۆزی بنەڕەتی مامۆستا عەتا حیکمەت تاوتوی ئەم بابەتاکە مامۆستا سڵاو لێ بەم کاتەوە سەر چاو بەخێر بێن سەر چاولانەخان خۆشحاڵین بە ئامادەموتان ئەمڕۆی مەست کۆمەڵێک چالاشیمانەیە و هۆشیاری ژینگەیمانەیە و هەم بۆ قوتابیەکان تەندروستە هەم پەیامی ژینگەییە هەم پەیامی پەروەردەیە ئەمانەوە بەکردار کارەکان لە ناو ژینگە و سروشتا بکەین. باشە مامۆستا بەتایبەت ئەمێ پرسیاری ئەوە بکەم بۆچی شاختان هەڵبژاردووە کە لێرە ئەم چالاکیانە ئەنجام بن بەم خوێندکارە خۆشەویستان؟ ئێمە لە مانگانە یان ڕۆژانەیان بەپی وەرزەکان چە چالاکیەکەکەین قوتابیەکان هێنینە دەرەوە لەبەر ئەوەی کە شاخ و ژینگە و سروشت بەشێکە لە مرۆڤ اینجا لەبەر ئەوە پەیامەکان باشتر ئەگا بەکردداری وەکو کێمە بە قسە پێیان بڵین ئێوە باڵندە ئازاد بکەن یاندان بن بە تەیر و باڵندەکان یان بەڕوو بڕوێنن یان چوالە بڕوێنن بەکردداریەن خۆیان لەگەڵ ئێمە کارەکە ئەکەن باشتر پەیامەکە وەرەگرن و لە داهاتووشا خۆیان ئەیپارێزن و بەشێکیشە بێ لە قوتابخانەکە جێدەستیان دیارە بێ بە سروشتی کوردستان و بە شاخەکان و بە چیاکانەوە. ئێستا تۆ لە ئێرە سەرقاڵی چی بووی ئەوە کۆمەڵێک باڵندا بینم لەم بێ قوتابیەکان خۆیان ئازادی بکەن لێرەیە باشەکەواتە مامۆستا پێم بڵە بۆچی تانەوەی لەم سروشتە جوانەیە لەسەر ئەم شاخە ئەم باڵندانە ئازاد بکەن و ئەم چالاکیە بە قوتابی خۆشەویستەکانتان بن. لە ڕاستیدا ئەم سروشتە زۆر سروشتێکی جوان و سروشتی کوردستان هەمووی جوان ئەم شاخ و چیانە جا کەیتە ئەم شاخە گوێ لە دەنگی باڵندە و تێر و تورەکانە بێت چێژێکی زۆر تایبەتی هەیە و ئەمانەوێ ئەمانەش بەشێکیانی سروشتن و بگەڕێنەوە بۆ ناو سروشت و ئەمانەی قوتابیەکان خۆیان باڵندەکان ئازاد بکەن لە داهاتووشە ئینشاءڵڵا کە گەورە بوون نەک ئازاری باڵندە نێن و ئەوانە بیلەوە بکەنەوە ئاژەڵ دۆست و باڵندە دۆست و ئەوانە بن و سروشت بپارێزن خۆیان بەشدار بن لە چالایشەکە لەگەڵمانە بەکردار. دەستان خۆش بە چالاکیێکی زۆر جوانە کاوەتە مامۆستا ئێستا بە بانگی ئەو خوێندکارە خۆشەویستانە بکەین بۆی کە ئەو باڵندانە ئازاد بکەن. زۆر باشە قوتابی خۆشەویستەکان وەرنە ئێرە زۆر باشە وەرنەوێ سیتا تۆش لە لای من بۆسە چۆر ئەولاوە تۆ ئەوژان بچۆ ئەولاوە زۆر باش. بەڵێ بێگومان ئەم خوێندکارانە ئێستا ئەو باڵندانی کە بەدەستیانوێت لەم چالاکی جوانەی قوتابخانەکەیانە هەوڵێن باڵندەکان ئازاد بکەن هەر خوێندکارێک باڵندەیەکی بەدەستەوەیە دواتر سەرجەمیان پێکەوە ئەم باڵندانە ئازاد دەکەن وەکو مامۆستاعاتاش باسی لێوە کرد ئەمان گیان لە بەڕێوچوونی ئەم چالاکیەوەی بووی کە دواتر نەوەیەکی باڵندە دۆزنەوەیەکی ئاژەڵ دۆزنەوەیەک بەرهەم بێن و پەروەردەی بکەن کە نەمنە هۆکارێک بۆ تێکدانی باڵندە و ئاژەڵەکان چون کازانین سروشتی جوان بە باڵندە و زیندەوەرەکانەوە بە سەرجەمیانەوە جوانە بۆیە ئەمان هەوڵێن لە تەمەنێکی مناڵیەوە باڵندەکان سەرجەم زیندەوەرەکان لە لای ئەم خوێندکارە ئازیزانە خۆشەویست بکەن.
بەڵێ کاتە ئێستا هەر خوێندکارێک باڵندەیەکی بەدەستێ بەڵام بەر لەوەی کە باڵندەکان ئازاد کەم با لەگەڵ ئەم خوێندکارەیە قسە بکەم بزانم هەستی چۆنە چۆنی باشم ئێستا تۆ ئەم باڵندەیە و بەدەستەوەیە چی بۆ باڵندەیاڵێ زۆر زۆر دڵخۆشم کە باڵندەکە ئازاد بکەم فەرین باشە کاتە ئێوە هەمووتان ئامادەن ئێستا باڵندەکە ئازادکەن و بچێتەوە ناو سروش زۆر باشە کەواتە کەوتم سێ اینجا ئازادیکەن باشە 1 2 3 مامۆستا بێگومان لێرە کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆرتان هەیە کە ئەنجامی بن اینجا هەر لێرەوە چەند چالاکیکی تر ئەبینم لە ناویشیانە خوێندکارێک ئەبینم خەریکی کاری ڕاگەیاندن و فۆتۆگرتنە تۆزە لەسەرەوەش قسەمان بۆ بکە لانەخان ئێمە لە قوتابخانەکەمانە ژوورێکمانەیە ژووری ڕاگەیاندن بۆ قوتابیەکان فێر بن لە زانستی ڕاگەیاندن و پەیامانە وەکو پێشکەشکار وەکو وێنەگر و چالاشەکانی خۆمان تۆمارەکەین لە قوتابخانە ئەم قوتابیانش ئەم قوتابێشکەینە دەرەوە لە قوتابخانە چالاشەکانەکەین ئەم تۆماریەکە بوومان وەکو بەڵگەیەک ئەمێنێتەوە لە قوتابخانەکەمانە ئادی وەرە کوڕی جوان داهاتووشا وەکو ئێوەمانە سەرکەوتوو بێت چۆنی باش ئیجا تۆ ڕاگەیاندن کاری نابێ پشتکەیتە کامێرە ئاوا ڕووکەرە کامێرە کە باشە پێم لە فۆتوی باشە بەڵێ تا چەند حەزە لە کاری ڕاگەیاندن زۆر دی باشی شەڵا لە داهاتواوی بەڕاگەیاندن کارێکی زۆر زۆر باش چەند فۆتۆ گرتووە زۆر نازانم باشە قەتە بۆ ئاوی بۆ ئێرە فۆتۆی بگریت و جوان دەرنەچوو بێ خەفەتی لێ بخۆی بڵێ ئەم جارەکە چوومەوە بێ فۆتۆیەکی زۆر جوان بگرم حەقی بۆ بکەم ناوانە ئافرین هەموو فۆتۆکان جوانن ئافرین دەستە خۆش بێ بڕۆ سەرقاڵی کارەکانی خۆ بە تۆش مامۆستا ئەم دوو خوێندکارە خەریکی چین گەنمە بینم لانەخان ئەمە کە هاتوین لێرەیەشەکە لە چالاشەکانمان ئەوەیە هەم دان هەم ئاویش بۆ باڵندەکان لەم چیایە قوتابیەکان ڕۆیەکەن و بۆیان دانن لەسەر بەردەکان کۆوان بەشێکن خۆ دەزانی وشکە ساڵیە و خۆراکوشتیان کەمە ئێمە شەمانەوە بەشدار بن لەو چالایەوە بەکردار کارەکە ئەکەن قوتابیەکان دەستان خۆش بە بەڕاستی یەک لە یەکی چالاکیەکان چالاکی زۆر زۆر جوانن وا لە مناڵەکەن وا لە خوێندکارەکەن کەیتر لە تەمەنێکی مناڵیەوە سروشتی جوانی کوردستان باڵندەکان سەرجە من بابەتانیان لا خۆشەویست بێ وەرم با لەگەڵ ئێوە شاقسە بکەم چۆنن باش ئێستا تۆ ئەم دانە کوردۆتە ناو ئەمەوە ئەمە ئەتەوێ بۆ نە لێ کواداینێ چی لێ بکەیت لەسەر بەردەکان دەیرێنێ لەسەر بەردەکان دەوەر با بەیە کۆ بچین وەرە تۆش ئەچی لەسەر بەردەکان ئەم دانە بەڵێ باشە دواتر زانی کێ خوامە باڵندەکان ئافرین زۆر باشە دەوەرن لەگەڵ ما با بچین بزانم لە کوێ ئێواتانەیە مامۆستا لە شوێنەکەیەکە ئەو بەردان دوای شۆ جوانە زۆر باش زۆر باشە تا چەند ئێوە دڵخۆشن کە ئاوا هۆکارێکی باشە بن بۆ یارمەتیدانی ژیانی باڵندەکان و ئاسانکردنی ژیانی ئێمە تا ڕادەیەک دڵخۆشین تۆ هەروەهامیش زۆر باشە یاخوار دڵخۆش بن بگومان هەموو کارێکی ژینگە دۆستی دڵخۆشی خۆی بەدواوەیە زۆر باشە ئەمە ئێستا ئەو گەنمە ڕۆکەن ئاچ ئەیوەلیەوە کە دانی ئەلیاڕۆیکە زۆر باش ئەوشە نانا بڵاوی کە بەرەوەڵا تیشکۆ بچۆ دواتر ئەلیێ ناتیشکۆ بڕۆ دوا بچۆ بەردانی دوا بەس نەکەویتە خوارە کاک ئێوە لەسەر چ بنەمایەک ئەم چالاکیانە هەڵەبژێرن بۆ خوێندکارەکان ئێستا بۆچی ئازادکردنی باڵندەکانمان بینی ئەمەشیان داڕۆکردنە بۆ باڵندەکان ئەمانە لەسەر چ بنەمایەک ئەنجامێن ئەمە لانەخان ئەمانەوێ ئەم مناڵانە وەکو باسم کرد هەر لە مناڵیەوە ئەو بەهایانەیان تیا بچێنین کە گەورە بوون خۆیان ئاژەڵ دۆست بن باڵندە دۆست بن ژینگە دۆست بن و هۆشیاری ژینگەیانە بێ و بەشێک خۆ دەزانی ئەمانە بەشێکن لە ئێمە بەشێکن لە سروشت خۆیان بەشدار من لە ئاوەدانکردنەوەی گوندەکەمان و کوردستان وە چیاکان و شاخەکان لەسەر ئەو بنەمایە هەڵیانە بژێرین کە ئەمە کارێکی ئینسانی و مرۆڤ دۆسیە و پەروەردەیە باشە مامۆستا اینجا لە پشتی منەوە لە بەشێکی ترە خوێندکارە خۆشەویستەکان سەرقاڵی چاندنی بەڕۆن ئەگەر خۆشت کەمێک لەسەرەوە قسەمان بۆ کە ئەم چالاکیەتان بۆ هەڵبژات
لە ڕاستیدا خۆت ئەزانی کوردستان وەچیاکانی ئێمە بەدار بەڕوو وە چوالە و بایام و ئەمانە مەشهورە و حەزیش ئەەکەین جێدەستی قوتابخانەکەمان بە چیاکەوە دیار بێت هەر وەکو باخێک وەکو باخچەیەک کە گەورە بوون ئەڵەن ئەمە ئێمە لەگەڵ مامۆستاکان هاتوین ڕواندومانە و قوتابیەکان دڵیان خۆشە کە لەگەڵ مامۆستای یەنە دەرەوە ئەم ڕۆژێکی ئازادە چۆن یاریەکەن چۆن بەشداری چالاکیەکانەکەن چۆن داربەڕوەکە ئەڕوێنن مەبەسمانە ئەوانیش بەشدار بن بەکردا لەگەڵمانە کارەکەم بکەن. دەستە خۆش بە مامۆستاگیان تۆ توانی لەگەڵ قوتابی خۆشەویستەکانە خوێندکارە خۆشەویستەکانتان سەرقاڵی ئەنجامدانی چالاکیەکانی ترتان بن بێگومان چالاکی تر هەیە لێرە ئەمەوێ سەررجەم ئەو چالاکیانەی کە لەم گەشتەیە مە خۆم بینیمە بۆ ئێوەشی بگوازمەوە لە یەکێکتر لە چالاکیەکانە کردنەوەی پێشەنگا بینم پێشەنگایەکی وێنەیە کە لێرە ئەم مامۆستا بەڕێزە لەگەڵ خوێندکارەکانیە ئەم پێشەنگا جوانەی کردوەوە بزانم ئامانج لە بەڕێوەچوونی ئەم پێشەنگایە لەنێو ئەم سروشتە جوانەیە خۆی لە چیا بینێتەوە مامۆستا ڕێبازم کاتەوە باش. زۆر سپاس باشتر بۆ زۆر بەخێر بێن. پێم بڵێ گرنگی ئەنجامدانی ئەم پێشەنگایە لەنێو ئەم سروشتە جوانەیە بۆ چیە گەڕێنەوە؟ بەتەکید گرنگێکی زۆری هەیە ئێمە ئەم پێشانگایمان لێرە کردێتەوە ئەمانوێ لە ڕێگای ئەم وێنانەوە تعبیر لەوە بکەین کە مناڵەکان یان قوتابیەکان فێری ئەوە بکەین کە سروشتیان لەلا خۆشەویست بێ ژینگەی خۆیان لا خۆشەویست بێ ڕێزی هەموو ئەو باڵندانە بگرن کە لە سروشتا هەیە ئازاریان نەدەن و دواتر دار و درەختەکان نەبڕنەوە و زۆر پەیامی کەیتیایە. پەیامەکانیش تایبەت هەر بە ژینگە و بە پاراستنی ژینگە ئەم وێنانە هەمووی ئەو خوێندکارازیدانەکێش بەڵێ هەمووی بەدەست و پەنجەی خۆیان وێنەکان کێشاوە ئەنجا پێشانگاکەشە لە ناو سروشتا بۆمان کردوونەتەوە و خوێندکارەکان هاتون لێرە سەیریەکەن. باشە دەستان خۆش بێ ئادەی خوێندکارە خۆشەویستەکان پێم بڵێن کامتان وێنەی کامتان لێرە هەیە کامێ وێنەکەی ئەوی ئەی ئافرین پێم بڵێ ویستوتە لە ڕێگای ئەو وێنەیەوە چی بگەێنی چ پامێکت ئەو وێناون کێشاوە بۆ قوتابخانەکەمان جوان بێت و هەڵی باسی چیە کاوێنەکە و باسی درەخت و گوڵ و خۆر و باشە تۆ پێم بڵە تۆ ژینگا پارێزی بەڵێ ئافرین دار و درەخت و ئەوانە هیچ ئازار نایوە نەخێر دەستە خۆش بێ دەستان خۆش بێ دەستی تۆش خۆش بە مامۆستاگیان زۆر زۆر سپاس بێگومان جارێکترێ ئێڵێمەوە سەررجەم چالاکیەکانی نێو ئەم گەشتە شاخەوانی یەک لە یەک جوانترن یەک لە یەک پەیامی جوانتر ئەگەێنن چالاکی تریشەیە با پێکەوە بڕۆین. بەڵێ یەکێکتر لە چالاکیەکان چاندنی بەڕوو چوالەیە با لەگەڵم خوێندکارانەشا گفتوگۆ بکەم بزانم چەندە گرنگە خوێندکارە خۆشەویستەکان ڕۆڵیان هەبێ لە سەوزکردنی ژینگەی جوانی کوردستان چۆنن؟ باشی تا چەند گرنگە کە ئێوەی خوێندکار ڕۆڵتان هەبێ لە جوانکردنی ژینگەی کوردستان و سەوزکردنی ئەم ژینگە جوانە؟ زۆر گرنگە. زۆر باشە ئێستا ئێوە بەڕۆچێنن؟ بەڵێ زۆر باشە کاتە ئێوە سەرقاڵی ئیشەکەی خۆتان بن دوو خوێندکاری تریش هەیە لێرە ئەمان سەرقاڵی چاندنی چوالەن چۆنی کچی جوان؟ باش خەریکی چین؟ خەریکی چوالە ڕواندنی. باشە چەنە گرنگە ئێوەی خوێندکار ڕۆڵێکی باشتان هەبێ لە سەوزکردن و جوانترکردنی ئەم ژینگە جوانی کوردستان؟ ئەمە خوێندکار دەبێت شت بڕوێنی. زۆر باشە کاتە تۆ دڵخۆشی بە ڕوانی چوالە لێرە؟ بەڵێ زۆر باشە دەستان خۆش بێ سوپاس بۆ ئێوە ئەمە ئەم چالاکیش تەواو لەگەڵ ماوەرن با بچین چالاکی تر هێشتا ماوە شاشە جوانەکەی کورسات بەجێمیان نەوەرن. بێگومان خەتخەتێنیش یەکێکە لە یاریە کوردەواریە زۆر تایبەتەکان بە تایبەت کچان زۆر زۆر گرنگیان بە یاری خەتخەتێنەیە ئێستاژ ئەم دوو کچە جوانە سەرقاڵی
یاری خەتخەتێنن دڵنیام هەر یەک لە ئێمە ئێستا کە ئەم یاریە جوانە بینن کۆمەڵە گیادەوەری زۆر زۆر جوانیێتەوە خەیاڵمان تا ئێستاکانتان براون بەڵێ تۆ لە چەنەی من لە چوارم ئەی تۆ لە چەنی ئای زۆر باشە کەواتە ئەمە ژێکێکە لە هۆکارانی کاوا کات کچان دوورکەونەوە لە بەکارهێنانی ئامێرە تەکنەلۆژیەکان ئامێرە زیرەکەکان بۆ یاڵم بە تەنها کچان چونکە لە بەرەوەی خەتخەتێن زۆرتر کچان ئەنجامیانەیە تاو تۆ دۆڕای وایە دێقیناکەسەوە بزانین کامتان براوا بن تۆ لە قۆناغی چەنای یەکەم یەکی یەک دەست زۆرم کردووە ئێدە باشە دێڵا سەرقاڵی بە کەواتە ئەمە ژێکێک تر بوو لە یاریەکان چالاکی تر هەیە با پێک کۆبڕین بۆ لای چالاکیەکانی تر ئێوە بە خۆتان خەریکی یاریکردن بن باش لەم چالاکیە جوانەی ئەمڕۆیە هەوڵی ئەوە دراوە سەرجەم پیشە جیاوازەکان لە لای خوێندکارە ئازیزەکان خۆشەویست بکرێ ئەمانەی کە بینن لای منەوە ئەمە تیمی فریاگوزاری سەرەتاین بۆ ئەوەی کە خوا نەخواستە کەسێک لێرە تووشی هەر ڕووداوێکی نەخوازرا بێت با بزانم ئەمان چ زانیاریەکیان لایە بۆ ئەوەی کە فریاگوزاری سەرەتایی بۆ کەسانە ئەنجام بن سڵاتان لێبێ پێم بڵێ با لە تۆ دەست پێ بکەم ئەگەر یەکێک لێرە تووشی هەر ڕووداوێکی نەخوازراو بێ ئێوە چی بۆکەن ئەگەر هاتوو هەچ کەسێک دەستی بینیدار بێت ئەوە تشبۆکە لەسەر پشت باڵ بخە بە شێوەیەک کە سەری لە ئاستی لەشی نزمتر بێت بەپەلە توشبەکە بەرزکەرەبانێ کە لە ئاستی دڵی بەرزتر بێت بەستنی ڕاستەخۆی شوێنی خوێن لە بربەکە بۆ ماوەی 5 یان 10 خولەک باشە یعنی ئێستا گەر من بۆ نمونە دەستم بڕابێ ئێوە چیم بۆکەن لێرە ئێمە دەست پشت باڵ دەخێت لەسەر پشت باڵ دەخرێت و دەست ئەگەر دەستە خوێن لات ئەوە دەبێت پێویستە یەکەم جار بشۆرێت بە ئاو بشۆرێت بۆ میکرۆبی تێ نەچێت و دوایش بە لەزگە چایەکەینەوە و دایانی زۆر باشە پێم بڵێ حەستان لە ئەو بوارانەیە کە لە بواری پزیشکیا کار بکەن لە داهاتوە بەڵێ ئیشەڵڵا زۆر ئیشەڵڵا حەستان لە چی بێ ئیشەڵڵا بگەن بۆ ئاوەتە جوانانی کە هەتانە دەستان خۆش بێ سوپاس بۆ ئێوە ئەمانەی کە بینیتان سەرجەم ئەو چالاکیە جوانانە بوو کە لە نێو ئەم سروشتە جوانە لەسەر ئەم شاخە جوانە لەسەر ئەم چیا جوانە ئەنجامماننا بەڵام یەک چالاکیمان ماوە وەرن لەگەڵما خۆشەویستان کۆتا چالاکی کەوتم چالاکی ترمان ماوە ئەویش ئەم سەیرانە جوانەیە کە لە کۆتاییە هەم خوێندکارەکان هەم ئێمە مامۆستاکانیش ئەنجامیین بە خواردنی یاپراغێکی زۆر بەتان بێ ئێوەی ئازیز ناخۆش ئەوەی کە بینیتان لەم بڕگەیەیە ئەنجامدانی چەند چالاکیەک بوو بە شێوازی پراکتیکی بۆ ئەم خوێندکارە ئازیزانە بەتەنها خوێندکارانی یەڵانقۆزی بنەڕەتی لەنێو هۆڵەکانی خوێندنە چەقبەستوو نابن و فێریوانەکان بکرێن بەڵکو ئەهێندێنە ناو سروشتی جوانی کوردستانەوە بە شێوازێکی پراکتیکی فێری سەرجەم بوارەکانەکرێن ومێ دەکەین ئەمە بێتە سەرچاوەیەک بۆ خوێندنگەکانی تریش ئێمە لێرە هیچ ترمان نەماوە بۆ ئێوە جگە لە بەجێهێشتنی ڕێز و خۆشەویستی تا بینینەوەی تر ڕۆژێکی ئارام بۆ ئێوە